بەناوی خوای بەخشندە و میرەوان سڵاوتان لێ ببینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانم ئەمڕۆژ بەرنامەی پامی ڕۆژتان پێشکەش دەکەین بۆ هیوای کە سەرجەم بڕگەوابەتەکانی ئەمڕۆژمان جێگەی سوود و ڕۆزامەندی ئێوە عزیز بێت. ئازان لە تەوریەکەمماندا باز لەوە دەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوودا 12مین کۆنگری نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونی دژی ئافرەتان لە شاری بەغدا بەڕێوە چووە، لەگەڵیشیدا زۆرێک لە کەسایەتیەکانی عێراق و دەرەوەی عێراق بەشدار بوون لە کۆنگرەکەداوە باز لە هەموو کارەکان کرانەوە کە بۆ بەرەنگاربوونەوە و نێشتنی تونوتیژی دژی ئافرەتان لە عێراق کرانەوە. لە هەرێمی کوردستانیشدا چەند کەسایەتێک بەشداریان کردووە، خانمێکیش بەشداری کرد. ئێمە لەم تەوەریەماندا باز لە بەرەنگاربوونەوەکان دەکەین، زانین لەو کۆنگرێدا باز لە چۆن بەرەنگاربوونەوەکان کراوە، چۆن باز لەوە کراوە کە مافەکانی ئافرەتان لە عێراقدا پارێزراو بێت. وەروها لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لەوە دەکەین کە لە کۆتایی مانگی ئەیلولی هەموو ساڵێکدا بە هەفتەی نابیستایان ناو دەبرێت وە لەم هەفتەیەدا کار و چالاکی بۆ ناو بیستایان بەڕێوە دەچێت وە گرنگی دەدرێت بە کەرتی خوێندن و پەروەردەیان و زیاتر کار دەکەن بۆی کە توانەکانیان بەگەڕ بخرێت. وە لەم تەوەرەیەماندا 2 میلیۆنمان دەبێت و باز لە توانەکانیان دەکەین و باز لەوە دەکەین زانین لە هەرێمی کوردستاندا تا چەند گرنگی دەدرێت بە خاوەن پێداویستی نابیستاکان و کۆمەڵێک بڕگە و بابەت و کۆمەڵێک راپۆرتی دیکەمان بۆ ئامادە کردوون. دەستپێکیش دەچی نای بڕگەی کەش و هاوابزانین ئەمڕۆ پلەکانی گەرماچە گۆڕانکاریێکیان بەسەردا هاتووە، پێکەوە بینەری دەبین.
لە چەند ڕۆژی ڕابردوودا 12مین کۆنگرەی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونی دژی ئافرەتان لە بەغدا بەڕێوە چوو بە ئامادەبوونی سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمان و سەرۆک کۆمار و چەندین کەسایەتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و چالاکانی بواری بەرەنگاربوونەوەی دژی دژی ئافرەتان بەڕێوە چووە لەو کۆنگرەیەدا باسی ئەوە کرا کە چی بکرێت بۆی کە بەرەنگاری توندتیژی ئافرەتان ببینەوە. هەروەها لە هەولێریشەوە خاتوو قومریە بەشدار بوو لە کۆنگرەکەدا. ئێمە لەم تەورێماندا بزانین لەو کۆنگرەیەدا باز لە چی کراوە، ئەو ڕێکارانە چین، ئەو ڕێگانە چین کە کاری لەسەر کراوە کە هەوڵ بدرێت کە توندتیژی دژی ئافرەتان ئەنجام نەدرێت. خاتوو قومریە سڵاوی خوارد لێبێ، سپاس کە میوانی بەرنامەکەمان بوویت. سڵای خۆی گەورە لە ئێوەش دەستان خۆش، سپاس بۆ ڕەخساندنی ئەو هەلە و سڵای خۆی گەورە لە منبەرەکەی ئێوەشەوە لە سەرجەم بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و بەرنامەی پەیامی ڕۆژ. زۆر سپاس. خاتوو قومریە لەو کۆنگرەیەدا کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ئەنجامدرا چ باسێک کراوە، چ هەوڵێک دراوە کە توندوتیژی لە دژی ئافرەتان لە عێراقدا ئەنجام نەدرێت؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، دیارە ساڵانە لە عێراق و لە هەرێمی کوردستان کۆنگرە و کۆنفرانسی جۆرا و جۆر ئەبەسرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی توندوتیژی بەرامبەر بە ئافرەتان. تایبەتمەندی ئەم کۆنگرەیە لەوەدا بوو کە 12مین ساڵی ئەو کۆنگرەیە بوو لە ڕوانگەی ئیسلامیەوە و لە ڕوانگەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە چۆن ڕوبەڕووی توندوتیژیە بیتەوە بەرامبەر بە ئافرەتان. ئەمە خۆی لە خۆیدا واتا و مەدلولی باشی هەیە بۆ ڕوانگە ئیسلامیەکە، بە تایبەتی کە کۆنگرەکە کۆنگرەیەکی نێودەوڵەتی بوو و نوێنەرایەتی سەرجەم وڵاتان کە نوێنەرایەتیان هەیە لە عێراق بەشدار بوون و بە بەشداری سەرجەم لایەنەکان و دەسەڵاتەکانی عێراق ئەو کۆنگرەیە بەڕێوە چوو. ئەوەی کە لەو کۆنگرەیەدا جەختی لێکرایەوە کە کەرامەتی وڵات و کەرامەتی نیشتیمان کاتێ پارێزراوە بێ یا پەیوەستە بە کەرامەتی مرۆڤ و کەرامەتی ئافرەتەوە، کە ئەمە خۆی لە خۆیدا واقعەکە پێویستە هەموو لایەک ئاگاداری ئەوە بن کاتێک ئێمە ئەمانەوێت کەرامەتی وڵات بپارێزین، کاتێک کە ئەمانەوێت کەرامەتی کۆمەڵگە پارێزراو بێ، ئەو کاتەیە کە کەرامەتی ئافرەت پارێزراوە، کە ئەمە لە ڕاستیە لەو وتانەی کە لەوێ پێشکەش کرا لە کۆنگرەکە زیاتر جەخت لەوە کرایەوە کە پێویستە ئافرەتان لە هەموو ڕوویەکەوە پارێزراو بن و بتوانن پارێزگاری لە کەرامەتی مرۆڤ و کەرامەتی ئافرەت بکرێ و بە پێی یاسا ڕێک بخرێ. واتە ئێمە لە ڕاستیە چ لە دەستوری عێراق و چ لە ئەو یاسایانەی کە دەرچووە لە پەرلەمانی عێراق لە ڕاستیە هەندێ پاراستن بۆ مافەکانی مرۆڤ و مافی ئافرەت وەکو دەق جێی کراوەتەوە، بەڵام کێشە لە تەطبیق و جێبەجێکردنایە کە لەو کۆنگرەیەدا سەرۆکی دەستگای جێبەجێکردن کە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە خۆی لەوێ ئامادە بوو و وعدی ئەوەیدا کە بە دواداچوونی جددی ئەکات بۆ قەزیەی ئافرەت و پاراستنی ئافرەت لە هەموو توندوتیژیەک. پاشان سەرۆکی ئەنجومەنی نوێنەران هەر خۆی لەوێ بوو، ئەوی شەر بە هەمان شێوە. یعنی ئەمە هەمووی ئەگەر بچێتە بواری تەطبیق و بچێتە بواری جێبەجێکردنەوە خۆی لە خۆیدا کارێکی باشە و هەنگاوێکی باشە بۆ ئەوەی کە ئافرەتان پارێزراو بن. بە تایبەت کە ئێمە خۆمان باشە زانین لە کاتی جەنگ و ململانەکاندا ئافرەتان زۆرترین توندوتیژی و زۆرترین توندوتیژیان بەرامبەر کراوە و گەورەترین قوربانیان داوە. ئێمە لەوێ کە قسەشمان کرد باسی ئەوەمان کرد کە لە ڕاستیە لە هەرێمی کوردستان و لە کوردستان ئافرەتان بە درێژایی مێژوو چەوسێنراونەتەوە، بە تایبەت لەلایەن دەسەڵاتی پێشووەوە ڕژێمی بەعس
کاتێکە کیمیابارانی بەرامبەر بە ناوچە کوردستانیەکان کرد بەرامبەر بە هەڵەبجە کرد ئەوە گەورەترین قوربانی ئافرەتاندایان و پاشان ئێستش دەبوو بە پێی دەستوری عێراق ئەو پاشماوانەی کیمیاباران و ئەنفاد بەڕاستی قەرەبوو بکرێنەوە تا ئێستا قەرەبوو نەکراونەتەوە. ئەمە خۆی خەلەلێکی گەورەیە و ئەم نەهامەتی دواییش کە هاتە سەری ئافرەتانێکی زۆر لە شەڕی دژی داعشا بەڕاستی تووشی جۆرەها توند و تیژی ناشایستە بوون ئەوانیش یعنی قەرەبووکردنەوەکەیان بە پێی پێویست نەبووە ئاوەڕی جدیان لێ نەدراوەتەوە. بۆیە بەڕاستی ئێمە قسەمان لەسەرەوەیە بەستنی ئەو کۆنگرانە و قسەکردن تایدا تەنها کافی نییە بۆ گەڕانەوەی کەرامەت وە شکۆ چ بۆ کۆمەڵگە چ بۆ ئافرەت چ بۆ مرۆڤ بەڵکو پێویستە ئەو یاسایانەی کە دەرئەکرێن و بخرێنە بواری جێبەجێکردنەوە و کاری لەسەر بکرێ. بۆیە خۆی لە کۆتاییدا ڕاستپاردەکانی کۆنگرە تەکید و جەختی لەوە کردەوە کە بە هەموو شێوەیەک پێویستە ئافرەتان پارێزراو بن و کار بۆ پاراستنی ئافرەتان بکرێ و هەموو ڕێکارە یاساییەکان بخرێ ینی کۆ بکرێتەوە و هەموو ڕێکارێکی یاسایی بگیرێتە بەر لەگەڵ ئەوەی کە پێویستە ئەنجومەنی دادوەری و دەسەڵاتی دادوەری زۆر حەریز بێ لە تەطبیق و جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە دەرئەچن بۆ پاراستنی ئافرەتان چونکە تەنها دەرکردنی یاسا گرنگ نییە بەڵکو تەطبیق و جێبەجێکردنی گرنگە و لە مەنزوری ئیسلامیەوە لە ڕوانگەی ئیسلامیشەوە ئەوەی کە ئێمە پێمە بەلامانەوە گرنگ بوو کە سەرجەم لایەنەکان کە بەشدار بوون بە هەموو تێڕوانون و فکرە جیاوازەکانەوە ئەوە خرایە ڕوو کە لە ئاینی پیرۆزی ئیسلام و لە ڕوانگەی قورئان و لە ڕوانگەی وتەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم و سنەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم باشترین ماف بۆ ئافرەتان پێویستە دەستە بەر بکرێ و ئاینی پیرۆزی ئیسلام سەرچاوەیەکی باش و سەرەکیە بۆ بەدەستهێنانی مافەکانی ئافرەتان و فەرمودەکانی پێغمبەر صلی الله عليه وسلم بکرێتە نەخشەڕێ بۆ پاراستنی ئافرەت لە هەموو ڕوویەکەوە. زۆر باشە خات و قومری لەوێدا نوێنەری سکرتێری نەتەوەیەکگرتوەکان لە عێراق ئامادەی کۆنگرەکە بوو لەوێ هەڵوێستی چی بوو لە مەڕ مافەکانی ئافرەتان لە عێراقدا چ هەڵوێستێکی هەبوو؟ لە ڕاستیە بەڵێ لەوێ بوو ئەویش لە وتەکەیدا ئاماژەی بەوە کرد کە سوپاسی هەموو ئەو لایەن و دەسەڵاتانە دەکات کە پارێزگاری لە مافی ئافرەتانەکە و دەستخۆشی لە بەستنی کۆنگرەکە کرد کە دیدێکی تازە و دیدێکی نوێی خاتە ڕوو بۆ پارێزگاری و پاراستنی ئافرەت و داکۆکیکردن لە مافی ئافرەتان. پاڵپشتی خۆشی دەربڕی بۆ هەر کارێک کە بتوانێت ئەوان بیکەن. لەوێ هیچ بەڵێنێکدرا کە مافەکانی ئافرەت لە ئیسلامدا پەیڕۆ بکرێت و هەموو مافێک بدرێت بە ئافرەتان لە عێراقدا بۆ پێی کە بە ڕۆژی ئیسلامی لە کۆنگرەکەدا ناوبراوە باز لەو مافانە کراوە کە لە ئیسلامدا ئاماژەی پێکراوە سەبارەت بە ئافرەتان لێدا هیچ بەڵێنێکدرا کە ئەو مافانە هیچنا جێبەجێ بکرێت و هەروەها هەڵوێستی کەسایەتیە بیانیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان چی بوو لەسەر مافەکانی ئافرەتان لە ئیسلامدا؟ خۆی وەکو ئاماژەم پێکرد گرنگترین خاڵی بەهێزی کۆنگرەکە ئەوە بوو کە تێڕوانینێکی ئیسلامیانە چۆن ئەتوانین تەطبیقی و جێبەجێ بکەین بۆ پاراستنی مافەکانی ئافرەتان چونکە لە ئیسلامدا مافی ئافرەت بە هەموو شێوەیەک پارێزراوە لە هەموو ڕوویەکەوە و هەموو ئیمکاناتێک تەنانەت باز لەوەش کرا کە لە ڕوانگەی ئیسلامەوە لە ڕووی ئابوووریەوە تەمکینی ئافرەتان کراوە پێویستە ئێستاش بە هەموو شێوەیەک هاوکاری ئەو ئافرەتانە بکرێ کە خاوەنی توانایەکن بۆ ئەوەی بتوانن ئەو توانا و تاقەی کە هەیە نەبی خەنەگەڕ واتە بەهێزکردنی تواناکانی ئافرەتان بۆ ئەوەی پێگەی خۆیان بتوانن بەهێز بکەن چونکە لە ئاینی پیرۆزی ئیسلامە
بە هەموو شێوەیەک ئەو مافانە درراوە بە ئافرەت کە یەکەم لە ڕوانگەی بەشداری لە کاری سیاسی و بەهێزکردنی پێگەی ئافرەت لە ناوەندەکانی بڕیار هەر لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا هەبووە. واتە ئێمە خۆمان هەمومان دەزانین کە ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێک بوو کاتێک کە هات گەورەترین شۆڕشی کە کرد گەڕانەوەی پێگە و بەهێزکردنی پێگەی ئافرەت بوو لە کۆمەڵگەدا لە هەموو بوارەکانی کاری سیاسی و کاری کۆمەڵایەتی و کاری دەعاوی و کاری ئابووری و بانگەواز، چونکە حەزرەتی خەدیجە ڕاستە پێش ئاینی پیرۆزی ئیسلامیش پێش ئەوەی کە موسڵمان بێت هەر تاجیر بوو بازرگانی کردووە، بەڵام دوای ئەوەش هەرتوانوێتی بەشدار بێت و برەو بدا بە کارەکەی خۆی، واتە هیچ ڕێگریەک نەبووە لەوەی کە بازرگانی بکەوە برەو بە کارەکەی خۆی بدا. بۆیە خۆی لە خۆیدا لەو کۆنگرەیەدا زیندووکردنەوەی شریعەتی ئیسلام و زیندووکردنەوەی تێڕوانینی ئیسلامی و گەیاندنی پەیامی ئیسلام بەسەرجەم نوێنەرایەتیەکان بە تایبەت نەتەوەیە گرتووەکان خۆی لە خۆیدا خاڵێکی جەوهری کۆنگرەکە بوو کە ئێمە بەلامانەوە پەسەند بوو کە ئاینی پیرۆزی ئیسلام و گەڕانەوە بۆ پەیامی پیرۆزی ئیسلام و تەطبیقی شریعەتی خوای پەروەردگار ئەتوانێت باشترین دەستەبەر بێت بۆ دەستەبەرکردنی واتە باشترین هۆکار بێت بۆ ئەوەی کە مافەکانی ئافرەتان دەستەبەر بکرێ و پێشێل نەکرێ و هیچ جۆرە تونند و تیژیەکیان بەرامبەر نەکرێ. واتە ئەوەی کە بیاوێت داکۆکی لە مافی ئافرەت بکات ئەبێ بگەڕێتەوە بۆ سەرچاوە پیرۆزەکە و سەرچاوە سەرەکیەکە کە ئاینی پیرۆزی ئیسلام و سیاسا و دەستورەکانیەتی کە باشترین پارێزەرن بۆ دەستەبەرکردنی سەرجەم مافە سیاسی ئابووری و کۆمەڵایەتیەکانی ئافرەتان. زۆر باشە خات و قومری ئەم جۆرە ئەنجامدانی ئەم جۆرە کۆنگرانە تا چەند دەبێتەوەی کە توندوتیژی دژی ئافرەتان کەم ببێتەوە لە هەرێمی کوردستان بێت یاخود لە عێراقدا؟ ئایا ئەم ئەنجامدانی ئەم جۆرە کۆنگرانە لانی کەم دەبێتەوەی کەم بوونەوەی توندوتیژیەکان لە کاتێکدا ساڵانە جۆرە کۆنگرانە دەبەستێت بەڵام توندوتیژیەکان بەردەوام ڕوو لە زیاد بوونە؟ خۆی گرنگی و بەسنی ئەو کۆنگرانە لەوەدایە یەکەم فکرەکان و تەواوی فکرە تەنانەت جیاوازەکان پێکەوە کۆ ئەبنەوە لەسەر قەزیەیەک، لەسەر ڕووداوێک، لەسەر بابەتێک کە ئەمە خۆی لە خۆیدا بە شێوەیەک واتە وروژاندنی ڕایەکی گشتی بە تایبەت لەسەر ئاسی سەرجەم دەسەڵاتەکان لەسەر قەزیەیەک کە لە ڕاستیە قەزیەی هەموو کۆمەڵگەیە، قەزیەی ئافرەت. واتە وەکوتم کەرامەت و شکۆی کۆمەڵگە بەسراوە بە کەرامەت و شکۆی ئافرەتانەوە. ئەمە خۆی لە خۆیدا کارێکی باشە، بەڵام گرنگترین شت کە پێویستە کاری لەسەر بکرێ وەک لەوێژ وتمان واتە شتەکان لە قاڵبی خیتاب دەربچێ بچێتە قاڵبی عملی. واتە ئەگەر ئەوەی کە لەوێ بە خیتاب وترا تەنانەت بەشداری کەناڵەکانی ڕاگەیاندن و بە بەشداری نوێنەرایەتی سەرجەم وڵاتان و بە بەشداری سەرجەم دەسەڵاتەکان ئەگەر بچێتە قاڵبی کردار دیارە باشترین کارەکرێت بۆ پاراستنی مرۆڤ و پاراستنی ئافرەتان. بەڵام یا ڕاستپاردەکانی کۆنگرە ئەمەلی پێ بکرێ و کاری لەسەر بکرێ و بە دوواداچوونی بۆ بکرێ. واتە ئێمە یەکێک لە گرفتە هەرەسەرێکیەکانمان ئەوەیە کە ساڵانە کۆنگرە و کۆنفرانس و زۆر شتەکرێت و زۆر پێشنیار و ڕاستپاردە دەبێت، بەڵام کاتێک کە کۆنگرەکە تەواو بوو دەرگای هەموو شتێکدا دەخرێ هیچ بە دوواداچوونێک نییە. بۆیە ئێمە داوای بەڵێنی ئەوەمان داوای ئەو بەڵێنەمان کرد کە بەڕاستی بە دوواداچوون بکرێ بۆ ئەو ڕاستپاردانە و بە دوواداچوون بکرێ بۆ ئەو پێشنیارانە و بۆ ئەو خیتابەی کە هەیە بخرێتە بواری عملی و جێبەجێکردن باشترین شتە بێ. بۆیە بەردەوام پێویستە ئامادەبوانی کۆنگرەکان و ئامادەبوانی کۆنفرانسەکان دوای ئەوەی بەشداری ئەو کۆنگرە و کۆنفرانسانە دەکەن نەچنەوە ماڵەوە بێخەم بن، بەڵکو سەر بەردەوام پەیوەندیان هەبێ و بە دوواداچوون بکەن بۆ بە عملیکردن و تەطبیقکردنی ئەو ڕاستپارد و پێشنیاردانەی کە هەیە. ئێوە لە کۆنگرەکەدا چۆن باسی هەرێمی کوردستانتان کرد لەمەڕ مافەکانی ئافرەتان و بەرەنگاربوونەوەکانی توندوتیژی دژی ئافرەتان؟
ئێمە لە ڕاستیە لە پەراوێزی کۆنگرەکەیە کە لایەنەکانمان بینی بۆ نمونە سەرۆکی لیژنەی ئافرەتان لە پەرلەمانی عێراق لە ئەنجومەنی نوێنەران داوامان کرد کە بەپێی دەستوری عێراق پێویستە پاشماوەکانی کارەساتی کیمیاباران و ئەنفال و داعش شەڕی داعش ئەمانە قەرەبوو بکرێنەوە و بە دواداجوونی جددی بکرێ و ئەوەی کە لە دەستورا هەیە بەڕاستی تەطبیق بکرێ کە تا ئێستا تەطبیق نەکراوە و داواشمان کرد گۆڕانکاری یا بە دواداچوونێکی جددی و خوێندنەوەی نوێ بۆ ئەو یاسایانە بکرێ کە پەیوەستە بە مافی ئافرەتان کە لەگەڵ واقعی ئەمڕۆدا بگونجێ و ئەو یاسایانە تەطابقیان هەبێ لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام و هیچ جۆرە یاسایەک دەرنەچێت کە دژایەتی هەبێت لەگەڵ شەریعەتی ئیسلام و لەگەڵ دەقەکانی قورئان و سنت. زۆر باشە. دەرەنجامی کۆنگرەکە چی بوواتە چ دەرەنجامێکی لێکەوتواتە ئەو بڕیارانە چی بوو لە کۆنگرەکەدا بڕیاری لەسەردرا؟ هەروەک باسم کرد وتم کۆمەڵێ ڕاستپاردە هەبوو لە کۆنگرەکەیە کە بە پێی یاسا و بە پێی دەستور ماسفەکانی ئافرەتان لە سەرجەم پێکهاتەکان واتە خۆتان نەزانن کە عێراق کۆمەڵی پێکهاتەی هەیە کە زۆر ینی پشتگوێ خراون هی سەرجەم پێکهاتەکان ینی ڕێک بخرێ و بە پێی یاساوە بخرێتە بواری جێبەجێکردنەوە و بە دواداچوونی جددی بکرێ و پاڵپشتێکی زۆر لە ئافرەتان و توانای ئافرەتان بکرێ و هەوڵ بدرێ تەنانەت لە هەڵبژاردنەکانی داهاتووە ئەو مەسلەی کۆتا زیاتر کاری لەسەر بکرێ حتا زۆر بەیان یعنی قەنەعەتیان وا بوو کە کۆتا خزمەت بە ئافرەت ناکا بەڵکو لەوانەیە کۆتا هۆکارێک بێ بۆ ئەوەی تاقە و توانای ئافرەتی لێ هاتوو دەرنەکەوێ ئەمەش بە شێوەیەک لە شێوەکان زەرەری بۆ ئافرەتان هەیە بە شێوەیەک هەوڵ بدرێ کە لە ڕووی ئەعلامیەوە گرنگێکی زیاتر بە ئافرەتان و مافی ئافرەتان بدرێ و پێگەی ئافرەتان لە ناوەندەکانی بڕیار و لە دەسەڵاتەکانە زیاتر بەهێز بکرێ و تەوسیە هەیە کە سەرجەم لایەنەکان کە بەشداری لە پێکێنانی حکوومەتەکە لە داهاتوو دوای هەڵبژاردننی نوێ ئەو دوای هەڵبژاردننی پێشوەختە ئەوان پێویستە گرنگێکی زیاتر بە ڕەخساندنی هەل بدرێ بۆ ئافرەتان و ئافرەتان بتوانن لە ئەدای خۆیان بکەن ئەدای بەرپرسیارەتی خۆیان بکەن و بتوانن بەڕاستی بەپێی ئەو توانایی کە هەیەە توانای ئافرەتان لە یاد نەکرێ و پەراوێز نەخرێ بەڵکو ئافرەتانێکی زۆرمان هەیە کە ئەتوانن لە ناوەندی بڕیار و لە دەسەڵاتی جێبەجێکردنە خزمەتی باش بکەن و ئەتوانن جێگەدەستی وەکو ئاماژەشیان بەوە کرد کە نوێنەرایەتیەکانی ئافرەتان لە سەرجەم پێکاتەکان چ لە ئەنجومەنی نوێنەران و چ لە دەسەڵاتی جێبەجێکردنە توانیویانە نمونەیەکی جوان پێشکەش بکەن کار لەسەرەوە بکرێ کە ئەو نمونە جوانانە زیاتر و زیاتر بکرێ و زیاتر گرنگی بە پاراستنی و پارێزگاری لە ئافرەتان بکرێ بەتایبەت لە کاتی ناکۆکی و جەنگ و ململانەکانە. زۆر سپاس بۆ خاتوو قومریە بەرزنچی بەشداربووی کۆنگرەی ئیسلامی بۆ بەرەنگاربوونی تونتیژی ئافرەتان. سپاس کە میوانی بەرنامەکە مامووی. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ناوڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ ئارت. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خێزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت.
من بە شیری ئاتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. سەداسەد سروشتی تامێکی نایە. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 773 153 85 ئەم قڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافیزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام سڵاوتان لەبێت بە ڕێزان کوتێکی هەوڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. شارەکانی ئەمریکا بۆ نوێکردنەوەی سەپاندنی سزاکان بەسەر ئێراندا نرخی تمەنی بەشێکی بەرچاو دابەزاند. $1 ئەمریکی بە 27,300 تمەن مامەڵەی پێوە دەکرێت. ئەوەش نزمترین نرخی تۆمار کراوە لە مێژووی ئەو وڵاتەدا. لا سەرەتای ئەمساڵدا نرخی $1 16,000 تمەن بوو. لە مانگەکانی ئاب و حوزەیراندا گەیشتە نزیکەی 25,000 تمەن و پاشان بۆ نزیکەی 2 مانگ لە 21,000 تمەندا جێگیر بوو. لێدوان وشارەکانی بەرپرسانی ئەمریکا لا چەند ڕۆژی ڕابردوودا بۆ نوێکردنەوەی سەپاندنی سزاکان بەسەر ئێراندا وای کردووە دراوی تمەنی ئێرانی دابەزینی بەرچاو تۆمار بکات. پۆلیسی نەوتی باکووری کەرکووک هەوڵێکی بە قاچاغبردنی نەوتی لە کێڵگەکان ئاشکرا کرد. پۆلیسی نەوتی باکوور ئاشکرای کرد ڕێگریان کردووە لە بە قاچاغبردنی 150,000 بەرمیل نەوت لە کێڵگەکانی کەرکووک. پۆلیسی نەوتی باکوور دەڵێ دەستیان بەسەر 3 بار هەڵگرتا گرتووە کە بەرهەمە نەوتەکانیان کردوتە ناو 452 بەرمیلی قەبارە 220 لیتری و ویستویانە با قاچاغ ئاودیوی بکەن. پۆلیس ئەوەشی ئاشکرا کرد لە هەڵمەتەدا دەست بەسەر 2 ئۆتۆمبیلدا گیراوە کە 263 بەرمیلی بە قەبارەی 220 لیتر تێدا بۆ و کۆی بڕی نەوتەکە 150,000 لیتر بووە. بەپێی وتەی پۆلیس سەرجەم بکەرەکان دەستگیر کراون. وەزارەتی بازرگانی عێراق ڕایگەیاند کۆبوونی کە ئاغازی بەشە خۆراکی مانگانەی هاوڵاتیان دەگۆڕن بۆ کارتی ئەلکترۆنی.
علاج بوری وەزیری بازرگانی عێراق ڕایگەیاند لە پلانیاندا هەیە کۆبوونی کاغەزی بەشە خۆراک دەگۆڕن بۆ کارتی ئەلکترۆنی ئەوەش کاراسانی دەکات بۆ هاوڵاتیان کە چاودێری بڕە خۆراکی خۆیان بنووتیشی پرۆژەی کۆبوونی خۆراکی ئەلکترۆنی لە نزیکترین کاتدا بۆ هاوڵاتیان بەردەست دەبێت. علاج بوری وتیشی بۆ جە و قەیرانی دارایی هۆکاری سەرەکین بۆ دواکەوتنی دابشکردنی بەشە خۆراکی مانگانە. وەزیری بازرگانی عێراق ئەوەشی خستە ڕوو ئەویان تاوتوێ کردووە کە لە بڕی بەشە خۆراک پارە بەسەر هاوڵاتیاندا دابش بکەن. دەستەی دەواازە سنووریەکانی عێراق ئاشکرای دەکات داهاتی مانگانەی دەواازە سنووریەکان زیادی کردو و تەنها بۆ مانگی ئاب 107 ملیار دینار داهاتی 7 دەواازەی سنووری عێراق بووە. عمەر وایلی سەرۆکی دەستەی دەواازە سنووریەکانی عێراق ڕایگەیاند مستەفا کازمی سەرۆک وەزیران فەرمانی داوە بە پێکێنانی لیژنەیەکی گرنگ بۆ بە ئەلکترۆنیکردنی حکوومەت لە پێناودانانی سیستمێکی ئەلکترۆنی بۆ خاڵە گومریەکان و وتیشی ئەو کارە بۆ ڕێگریکردنە لا گەندەڵی و زیادکردنی داهاتی دەواازە سنووریەکان. عمەر وایلی ئاشکراشی کرد لە مانگی تەمووزدا داهاتی خاڵە سنووریەکان 97 ملیار دینار بۆ بەڵام لە مانگی ئابدا بەرز بۆتەوە بۆ 107 ملیار دینار کە تەنیا داهاتی حوت خاڵی سنووری بۆ ڕاشیگەیاند کە ئێستا هەموو دەواازە سنووریەکان گەرنتی کراوە بۆ بەرگرتن لە گەندەڵی و هاوردەکردنی کاڵای خراپ و بەسەرچوو. یەکێتی ئەوروپا بڕی 90 ملیۆن یۆرۆ هاوکاری عێراق دەکات بەپێ ڕێکەوتنێک لە نێوان خالید نەجم وەزیری پلاندانانی عێراق و مارتن هۆس باڵۆزی یەکێتی ئەوروپا لە بەغدا. یەکێتی ئەوروپا با بڕی 90 ملیۆن یۆرۆ هاوکاری عێراق دەکات بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و گەشە پێدانی ئابووری و ڕەخساندنی هەلی کار و بەرزکردنەوەی ئاستی داهات و گەڕاندنەوەی ئاوارەکان بۆ ناوچەکانی خۆیان. خالید نەجم وەزیری پلاندانانی عێراق ڕایگەیاند جگە لەو بڕە هاوکاریە لەگەڵ باڵیۆزی یەکێتی ئەوروپا ڕێکەوتون لەسەر کارکردن بە ڕێکەوتنی وزە کە خۆی دەبینێتەوە لە گەشە پێدانی کەرتی وزە بە ئامانجی ئەنجامدانی چاکسازی لە کەرتەکانی وزە و غازی سروشتی. شەوی ڕابردوو بە موشکی کاتیۆشا هێرش کرایە سەر فڕۆکەخانەی بەغدا و هیچ زیانێکی گیانی نەبووە. شانی ڕاگەاندنی جەنگی عێراق ڕایگەیاند موشکێکی جۆری کاتیۆشا ئاڕاستی فڕۆکەخانەی نێودەوڵەتی بەغدا کراو لێکۆڵینەوە لە هێرشەکەش دەستی پێکردووە. بەپێ ڕاگەیەنراوی شانی ڕاگەاندنی جەنگی عێراق موشەکەکە هیچ زیانێکی نەبوو و بەپێی لێکۆڵینەوەکانیش دەرکەوتووە. لە ناوچەی ئەبوو غرێب لە ڕۆژاوای بەغدا موشەکەکە ئاڕاستە کراوە. کورتێکی هەوڵەکانتان پێشکەش کرا کاتێکی خۆش. لازان سری ڤیددیۆیەک دەکەین کە گوندی گەورە دێ بە چوالۆترێ ناسراوە پێکەوە بینەریان ڤیدیۆ دەبین.
ئەم دێ ئێمە کە ناوی دێ گەورە دێە ئەخیر دێ سنووری ناحەیە ئەغژەلەر و قەزای چەمچەماڵ و پارێزگای کەرکووکە ئەخیر دێ و دێیەکەش شاخاوی و شوێنێکی بەرزە بەڕاستی ئەم دێ ئێمە بە چوارشە زۆر بەناوبانگە بە ترێ و بە چوالە بە نیسک و بەنۆک ئەم چوالەیە لە مانگی تقریبن هەشتا پێگە بەڵام لەبەرەوەی کە تۆزێ ناخۆش ئەڕندێ و ئەتەوێت بەدار لێی بدەیت و بێتە خوار و عەزێتی پێوەیە ئەبێ بچێتە مانگی نۆوە مانگی دەوە ئەنج وردەوردە خەڵک زیاتر دەستی پێەکە و ئەوێ بەدار لێی بدا و یان بەدەست بێڕنە بێن دەخوارەوە گونەی بۆ داخێت و بۆی بە ئاسانی بتوانانی کۆی کەیتەوە چوالە خۆی دوونەوەی هەیە شیرین و تاڵ بەڵام لە ڕووی گەورە و بچووکیەوە خەڵک بەعام حەزی لە چوالەی گەورەیە بەڵام چوالەی بچووکیش ناوکەکەی چاکترە خۆی لە زۆر شوێن نەچوالەی بچووک پەسەندترە بەڵام خەڵکی منتقی ئەمە حەز بە چوالەی گەورە ئاگادەنە گەورە چوالەی ئێمە بەعام خەڵکی منتقی گەورە دێت چوالەی هەمووی گەورێ کەم وایە چوالەی بچووکی هەبێ یعنی ماڵێک بڕێکی هەبێ دوو بڕی هەبێ چوالەی گەورەی بچووک نییە کەوتیان چوالەی گەورەیان چوالەی گەورەیە بە زۆری سەرفیاتی هەیە و خەڵک زۆری پێخۆشە و زۆر بەتام و چەور و شیرینە بەتەڕی نافرۆشرێ بە تایبەتی پار هەر نەبوو ئەم ساڵەکەش زۆر کەم بوو کەم بوو بەهۆی ئەوەی کە تەزرەیەکی زۆر باری دوو جار سێ جار تەزرە باری دوو جار سێ جار تەزرە باری ئەم منتقی ئێمە تۆزێ باشتر بوو بەس منتقی لای ناودیەوە بۆ منتقە بەرزتر ئێرە تۆزە برێن گەرمترە ئەوێ هەر نەیبوو یعنی شتێکی زۆر کەمیە بۆ خەڵکێکی زۆرە بۆ ساڵەکە زۆر بێچوالە بوون ئێمە گەر چوالە هەبێ خەڵک زۆربەی زۆری ئیتر ئێستا بە عام وای لێ هاتووە ئاسانە ینی کاتی خۆی هەر لە کەرکووک سەرفەکرا لە چەمچەماڵ و کەرکووک ئێساش بەهۆی سیارە زۆر هەموو شووەکە و خەڵک هەمووی ئاگاداری شوکارەکانە و کڕین و فرۆشنە لە هەموو شوێنێک سەرفە بێ بە تایبەتی ئەیبەن بۆ چەمچەماڵ و سلێمانی و کەرکووک بەڵێ نێرازیز لەم تەوەرێماندا باز لە کێشە و گرفتەکانی نابیستیان دەکەین و کۆتایی مانگی ئەیلولی هەموو ساڵێک بە هەفتەی نابیستیان ناو دەبرێت کە لەم هەفتەیەدا کۆمەڵێک چالاکی کۆمەڵێک پەروەردە و لە بواری خوێندندا گرنگی دەدرێت بە نابیستیان و باز لە توانەکانیان دەدرێت و هانیان دەدرێت کە کاری جوانتر و شتی باشتر ئەنجام دەنەوە ئێمە لەم تۆرێماندا بە میوانداری هەردوو بەڕێز مامۆستا بەهار مەحموود مامۆستا و ڕاهێنەری نابیستیان و سۆزان حاتم نابیست و دەرچووی پۆلی 12 ئامادەی زۆر بەخێر بێن سپاس کە میوانی بەرنامەکەم مامون زۆر سپاسدانەکەم مامۆستا بەهار دەمەوێت سەرەتا لەوە دەست پێ بکەین کێشە و گرفتەکانی نابیستیان چییە لە هەرێمی کوردستاندا و تا چەند هاوکاریان دەکرێت کە ئەو مافانی هەیەە بۆیان جێبەجێ بکرێت کێشەکانی و گرفتەکانی نابیستان زۆرن کەسانی ئاسایی کێش و گرفتیان زۆرە اینجا هی ئەمان دووقات و دەقات کێشەیان هەیە چونکە ئەو ئاسانترین مافیان کە هەیان بێ وەکو کەسانێکی ئاسایی کە بتوانن بەردەوام بن لە خوێندن چەند ساڵە لەمە پێش ئەو مافیان نەبووە ساڵانی زوو هەتاکو پۆلی 6 سەرتاییان خوێن دوایی ئەو بوو وردەوردە تا پۆلی نۆی بنەڕەتی ئێستا خۆشبەختانە ئەمە یەکەم وەجبەیە کە قۆناغی ئامادەییان بڕی لە دوای پۆلینۆوە خۆشبەختانە ئامادەی زانستی پیشەیی کۆمپیوتەر کە بەڕێوبەرەکەیان بەدڵێکی فراوانەوە ئەوەی ڕازی بوو کە پۆلێک بکاتەوە بۆ نابیستان لەوێ نابیستان بتوانن درێژە بە خوێندن بن زۆر باش ئەم هەفتەیە بۆ لە جیاندا بە هەفتەی نابیستیان ناو دەبرێت وە جۆرە چالاکیێکی تێدا ئەنجام دەدرێت بەڵێ ئەم هەفتەیە خۆی طبعاً ئێمە بە حکمی ئەوەی کەسەر بە عێراقین ئێمە هەفتەی نابیستانی عەرەبی جیایە لە مانگی کۆتایی مانگی جوارە 21 چوار بۆ 27 چوار بەڵام ئەمە جیهانیە کە لە ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانە کە بڕیاری لەسەر دیراوە لە ساڵ 1950 کە بڕیاریرە ئاخر هەفتەی مانگی نۆ کە بکرێت بە هەفتەی نابیستان و هەروەها بۆ ماوەی 3 ساڵە لە 2010ەوە کە بڕیاری ئەوە دیرا ڕۆژی 23 نۆ کە بکرێت بە ڕۆژی جیهانی زمانی هێمە کە وەکو زمانەکانی کرد لە شوێنەکانە بەکار بهێنرێت. ئاستی توانستی و زانستیان چۆنە نابیستان دەوتێت زۆر چالاک و زۆر زیرەکن. بەڵێ ئەمان بێگومان کێشیان نییە لە مێشکانە زیرەکەن بەڵام ئەگەر
بواریان بۆ بڕەخسێ بوارەکە چییە کە بۆیان بڕەخسێ کێشە بابەتەکانی خوێندن کە بەنسبەت ئەمانەوە زۆر قورسە ئێستا لە وەختی خۆیان نابینایان بە کۆنگرەیەک هەندێک بابەتیان بۆ تەرکراوە کە زۆر گرنگە ئەمە چەنەها جار داوامان کردووە لە سەردەمی مامۆستا عومەر گوڵپیا داوامان لێ کرد کە زۆر هەوڵیاکەوە کۆنگرەیەک ببەستێ و ئەو بڕیارە جێبەجێ بکرێت بەداخەوە هەر نەرەخسا ئەبێ ئێستا ئەم زمانی ڕێیسی بۆ نابستان زمانی دایکە من ئەگەر پێی بڵێم بە ئاو مای وۆتەر هەر عینەن هێمایە لەبەر ئەوە زمانی هێما زمانی ڕئیسیان زمانی دایکە عەرەبی بۆ ئەم بزانێ وشە بزانێ جملەی بەسیط بزانێ بەڵام پێویست ناکە من بچم قەواعیدی پێ بڵێم پێویست ناکە من بچم شعری پێ بڵێم ئەدەبی پێ بڵێم چونکە ئەم گوێ لێنێ ناتوانێت ئەوە لەبەرکە بۆ بە ئینگلیزیەکە ئەڵێ بۆیانێتەوە لە تاقیکردنەوە بۆیانێتەوە ئەڵم دەنگانە جیاکەرەوە ئەو گوێ لێ نییە ئەو ناتوانێت بڵێ دەنگی چی جیاکاتەوانی لەبەر ئەوە هەندێک بابەت کە گرنگ نییە فیزیە بۆ ئەم گرنگ نییە هەم بابەت گرنگ نییە کە نام پێویستە لە منهەجی ئەمانە نەبێ یعنی بەڕاستی زۆر قورسە بۆ ئەمان ئەگەر ئەو بوارانیان بۆ بڕخسێ مەنهەجەکە تایبەت بێ وەکو هەموو وڵاتانی تر تایبەت بێ بە نابستان ئەمان لەوانەیە زۆر بە ئاسانی بگەنە ئاستی کۆلێژ و ئەو شوێنانە پیشەیی بۆ ئەمان زیاتر زۆر باشترە پیشەیی بابێ من لای خات و سۆزان چۆنیت باشیت مێ پێ بڵێم تا چەند دڵخۆشە بۆ سەرکەوتنی کە بەدەستی هێناوە زۆر دڵخۆشە سپاس بەخواڵێ زۆر دڵخۆشم کە ئەم قۆناغی بڕیوە چۆن کاتی سعیکردنی چۆنی ئەنجام دەدا چۆن سعی دەکرد لە 8 تا 11 سعیە کرد نانی خواری ئیسراحەتێک کرد لە 4ەوە هەڵاستایەوە دەستێک کردەوە بە سعیکردن ئەوان شێوازی کتێبەکانیان چۆنیە ینی جیاوازی هەیە لەگەڵ کتێبەکانی ترا نووسینەکانی ترا بەداخۆی جیاوازێکی نییە هەر ئەو منهەجێک کە بۆ ساغەکان ئەمانیش ساغ بڵێم ساغەکان بۆ ئەوانی کە گفتن و کە گوێیان هەیە هەر عینەن بابەتە کە نین بووە بەڵام ئەمان کێشەیەکیان هەبوو کێشەکەیان خۆی پێویستە اتفاقی کراوە لە بینی وەزارەتی پەروەردە و لەگەڵ وەزارەتی کاروباری کۆمەڵاتیە کە لە سا 75 بابەتەکان داخل بێ بۆ نابیستەکان بەڵام بەداخەوە کە کاتێک کە چوونە تاقیکردنەوەی وەزاری بە هەمان شێوە بوو هیچ تەرکێکیانە بوو هەموو بابەتەکان داخل بوون قورسترین وانە چی بوو بەلایەوە فیزیا عربی ئەدەبی کوردیش و عربیش ئەدەب لە ماوەی کاتی کەرنتینەکەیان چۆنی سعی دەکرد چۆن گرنگی بە سەرڕای خوێندنەکەی خۆی گرنگیشی دەدات بە خوێندنەوەی کتێبی دیکە یا شتی دیکە طبعا ئەمان بەبێ مامۆستا ناتوانن ئێستا زۆر خوێندکاری ئاسایی لە ماڵەوە ئەتیادی دایک باوەک خوشک برا یارمەتی دەرە بەڵام ئەمان بەبێ مامۆستاڵێ ناتوانم من خۆم بە تەنها دانیشم سعی بکەم خۆم فێر بکەم خۆم مەشغوڵە کرد ئەم خوێنەوە سیرمە کرد و خۆم بە کۆمپیوتەرەوە مەشغوڵ کرد و خۆم بە حاجەتشتنەوە ئەڵە خەریکی حاجەشتن زۆر باش مامۆستا لەو خوێندگەیاندا تا چەند کار دەکرێت بۆ ئەو خوێندکارانی کە دەزانێت کە پێدەچێت بە بەردەوامی وەک کارکردن لەگەڵ یا بتوانێت هیچ چەند وشەیەک بتوانێت بڵێت یان بەمروری زەمن وای لێبێت کە بتوان ببیستێ من بیستومەکە هەندێک منداڵ هەبووە تا تەمەنی هەژدە ساڵی نابیستا بە هیچی نەبیستۆ بەڵام دواتر وردەوردا لە ڕێگەی ڕاینان و
کۆرسەوە توانێتی ببیستێت یاخود فێری قسەکردن ببێت خۆی ئەزانی چی ئەوە ڕاز نییە ئەو شتە ڕاز نییە بەڵام ئەگەر یەکێک کەم بیست بێت نابیستیتەوە کەم بیست بێت ئەو کاتە ئەگەر لە مناڵیەوە تۆ لەگەڵ یا تدریبی نوتق تدریبین ئاخاوتن ئەمەی پێ بکرێت ئەوەی پێ بکرێت ئەتوانرێت تۆزێ بتوانێت بە بەکارهێنانی سەماعش ئێمە بەداخەوە مناڵەکە تەمەنی گاتە 5 ساڵ 6 ساڵ اینجا دایک و باوکەکە ئاستی ڕۆشنبیری تەندروستی خێزانەکان زۆر کەمە اینجا ئەزانە مناڵەکەی نابیستە لەبەر ئەوە لەو تەمەنا ئەم 5 ساڵ 6 ساڵ ئەو مناڵە فێری ئەو دووئە بووە فێری ئەو ئارامیە بووە کە هیچ شتێکی نەبیستووە یەت سەماعی بۆدا ئەنیە ئەو زیکە کە سەماعی بۆدانێ مناڵەکە تەقەولی ناکە فڕەیە بەکاری ناهێنێ بەڵام ئەگەر تۆ هاتو مناڵ لە شەژمانیەوە فێرێک کرد سەماع بۆ بەکارهێنا ئەوە هیوای زۆر زۆرە کە بتوانێت کە فێری قسەکردن بێت و گوێی لێ بێت یاخود ئەمە ڕێگای دووهەم چیە ڕێگای دووهەم چاندنی لە پێچە قەوقعە کە بۆیان نەکرێ ئەمەش هەتاکو تەمەنێکی مناڵ بێ باشترە لە تەمەنی گەورەیە بۆی بکرێ ئەویش هەر زۆر نەجاحەت ناهێنێ ئێستا هەمان بوو کە لە تەمەنی مناڵیە زەرعی قەوقعی بۆ کراوە لەو پێشتریش سەماعی بەکارهێنەوە ئیتر کە تۆ ئەو سەماعی بەکارهێنێ ئەوە هیوایەکەیە کە بتوانێت فێری قسەکردن بێت بەداخەوە تا ئێستا ئێمە وەکو حکوومەت یارمەتیدەری ئەوە نەبووە باسی ئەو کەمزانم تا چەند یارمەتی دەرتان بە حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان بەڵێ ئێستا زۆر گرنگە ئێمە هیچمان ئەکادمینی ئەم مامۆستانێکە لەناو پەیمانگای هیوایە هیچی ئەکادمینە خۆمان لە نابیستەکانەوە فێر کردووە ئەم ساڵ کۆلێژی پەروەردە بەشی پەروەردەی تایبەت یەکەم وەجبەیانە کە تەخەڕوجیان کردووە کە دەرچوون زۆر پێویستە کە ساڵێکین بخوێنن زمانی هێما بخوێنن بەس شارەزایەک نەبوو پیان بڵێ من چوم یەک محازەرە ماوا بڕیار بوو 4 محازەرەیان بۆ بڵێم لەسەر زمانی هێما ئیترم کەرنتینۆشتەی بەسەراهات ئەوەش نەکرا کە پێویستە لەوێ ساڵێک زمانی هێما بخوێنن ئەی تۆ کۆلێژێکە کردوێتەوە خەبیر بێنە یەکێ بێنە کە زمانی هێماکەیان پێ بڵێ ئێدەر ئەچێت لە بەشی پەروەردەی تایبەت نە برایلی خوێنەوە نە زمانی هێمای خوێنەوە بە نەزەریە خوێنێ بەس بە عەمەلی نەیخوێنەوە بە عەمەلی نەیخوێنەوە تۆ ماوەیەک دا بڕێ لە زمانەکە بیرەچێتەوانێ وانە ئەمە یەکێکە لە کێشەکان خولی زۆر گرنگە کە خول بکرێتەوە بۆ مامۆستاکان خول بکرێتەوە بۆ ئەو فەرمانبەرانەی کە یەن لە پەیمانگای هیوا ئیشە کە لەگەڵ نابیستانە ئیشەکەن چ لە کارگوزارەکەەوە تا بەڕێوبەرەکە مەفروزە هەر هەمویان زمانی هێماکە بزانن چکە تۆ مامەڵا ئەەکەی لەگەڵ نابیستە ئەمە یەکەم دووهەم خولی کردنەوەی تدریبی نوتقەکە ئەمە زۆر گرنگە تۆ بە تدریبی نوتق ئەتوانی مناڵێک کە یەک تۆز بەقایی سەمعی مابێت ئەتوانی تۆ فێری قسەی بکەیت بەڵام ئەو شتانە هیچی نیە بەداخەوە ڕاست دەمەوێت لێ بپرسم زانم ڕۆژانە بە کێش و گرفتەکانی چین کە تو دووچاری دەبێت کە لە کارکردن یاخود لە هەمووانەی کە ڕۆژانە پێدا تێدەبڕێت ڕۆژانە تۆ وەکو نابیستێت چ کێشەیە چ پەربەستێکی دەڕێکە کێشەکەن نابیستێ دەرەوە کێشەکان ئەڵە کە من ناتوان بچمە دەرەوە کە ئەچمە دەرەوانێت لەبەرەوەی هیچ کەسێک زمانی هێما نازانێت لە من تێناگا لەبەر ئەوە ئەو گەورەترین کێشەیانە پێویستە لە پێویستە کە من بچم بۆ هەر شوێنێک وەرگێڕێکم لەگەڵا بێت یاخود کە ئیشێکی فەرمانگاکانی هەبێ پێویستە وەرگێڕ هەبێ کە بەداخەوە هەر نییە لە دەرەوە کە چێتە دەرەوە تەعاملی خەڵکو و هاوڵاتیان چۆنە لەگەڵیانە طبعا ئەڵە زۆر بە حەپەسایەکەوە کە سیر مەکەن کە بە هێما قسە بکەم کە هینێ بکەم ئەڵە زۆر بە حەپەسایەکەوە سیر مەکەن و پیان سەیرە پلانی چیە دوایەوەی کە ئەم قۆناغی خوێندنی بڕیوە نیەتی وایەکە بخوێنێت و حەزی لە چ جۆرە لە چیا بخوێنێت حەزەکەی پێنیت حەزەکەی چی
زنکۆی پەیمانگا حەزەکە بخوێنێ یا پەیمانگا بێ یا زانکۆ بێت هەر کامێکیان بێ حەزەکە بچێتە و بەشی کۆمپیوتەری شەر بۆ ئەوی خۆی لەو بوارە ئێستا ڕێگەیان پێ دەدرێت دواتە بڕیاری وا هەیە کە بتوان لە پەیمانگاکان یاخود لە زانکۆکان بخوێنن بەداخەوە تا ئێستا هیچ بڕیارێکی وانە مەگەر بە هەوڵی شخصی و ئەو شتانە هەوڵ بین چونکە پێشتر نموزەجێکمان هەبوو کەم بیستێکمان هەبوو کەم بیستەکە زانکۆی گەشە پێدان ئەو بوارەیە کە لەوێ ئەتوانێت بەردەوام بێ ئێستا ئەوی کەمان کە نەهات ئیمڕۆ فۆرمی هین وەرگرت معهەدی کۆمپیوتەرەکەی بەرزایەکانی سلێمانی چوو بۆ ئەو فۆرمە بۆیە نەیتوانی ئامادە بێت ئیتر لە هەوڵدا نابین ئیتر لە ڕێی خێرخوازەوە بێت لە ڕێی کەسانی ناسراوە بێت کە شتێکیان بۆ بکەن و بەشمەوە شوێنانە قوبوڵیان بکەن ئیشەڵڵا زۆر باشە مامۆستا بەهار لە وڵاتاندا لەگەڵ خوێندنەکەیە کار دەکرێت بۆی کە فێری کارێکی دیکە بن ینی هەلی کاریان بۆ بڕەخسێ بۆ منە فێرەکرێت فێری چنین ببن ئەمە لە هەرێمی کوردستاندا ئەمە جێبەجێ دەکرێت بەداخەوە تا ئێستا ئەوە نییە لە سەردەمی ڕژێمی پێشوە لەناو شاری بەغایە لەوێ کارگەیەکی زۆر گەورەی درومان هەبوو ئەو نابستانی کە لە پەیمانگا دەرەچۆن یەکسەر ئایانخستنە ئەوێ لەوێ دایان ئەمەزرانن ئەنی تەسەوڕ بکە ئەو بەرهەمانەیان بە هەموو عێراقا لە ئەو کاتە ئۆرزی هەبوو لە ئۆرزەکانە بڵاوکراوە بەرهەمی نابستەکان بۆ ئەکرا بەڵام نا بەداخەوە ئێستا بۆ کەسانی ساق نییە ماستەرێنێ دانامەزرێ بۆ ئەمە نییە ئەمە خاڵێکی تر طبعا من کە بە دوواداچوونم بۆ کردووە لە وڵاتەکانی دەور و بەرمانە ئەمان پیشەیی ئەخوێنن کەوت پیشەیی ئەخوێنن میکانێکی سیاراتە دیزاینەرە ئەوەیە بابەتەکانیشان ئەچێتەوە ئەو بوارە بابەتەکانن ناچێت مەشغولی بکات بە تاریخەوە بە عەرەبی بە ئەدەبەوانێ بە فیزیاوە بە کیمیا بەوانەوەنا کارکردن دوازە بۆ ئەمان لەوانێ باشتر بێت کارکردنەکە بۆ ئەمان باشن بۆی نەبن بە گرانیەک بەسەر خێزانەکەیانەوە خۆیان بتوانن ئیشی خۆیان بکەن و بەرهەمیان هەبێت ئەگەر ئێمە بڵین ئامادەی پیشەسازی ئەمان وەرگێت و خولی پیشەییان بۆ بکرێتەوە لەوانەیە ئەوە زۆر باشتر بێ بەڵام بەداخەوە تا ئێستا نەکراوە کارکردن لەگەڵ ئەم جۆرە خاوەن پێداویستیان تا چەند قورسە بۆ کەسێکی وەکو بەڕێزێک لەوێ کاردەکی لەگەڵیانەوە تێگەیاندنیان یاخود کێش و گرفتەکانیان لیان تێبگەیت چۆنە کارکردن لەگەڵی ئەمانە ئەگەر حەزن نەبێت زۆر گرانە ئەبێ ئەو حەزت تایە بێت ئەو حەزەتیانە بێ زۆر گرانە بەردەوام ڕوبەڕووبوونەوەیەک هەیە گرژیەک هەیە هینێک هەیە کلێک تێناگەن اینجا سوبحان الله ئەمان یەکسەر مەلام حی دەموچاوەکە خوێنەوە دەموچاوەکە خوێنەوە کە هێکێک حەز ئەکا لەگەڵیانە ئیشکە یا حەز ناکە ئیشکە وەکو واجبێک ئامەتن دەڵێن تووڕەبوونێکیان تایە ئەمانە تا چەند ڕاستەمە ئەوەی ئێستاویستم باسی ئەوە بۆ بکەم طبعا تووڕەبوون ئێستا من ئەم بابەتە بۆ بەڕێز باسەکەم جارێک هیچ تێناگەی دووەم جار تێناگەی سێم جار تێناگەی ئیتر لە خۆم و تووڕابم ئەڵم بۆ تێناگەی ئەوەنی تووڕابم و یەکسەر مەلامەحمە گۆڕێ یەکسەر نەبرەی سەوتمە گۆڕێ یعنی چی تۆ لێم تێناگەی ئەمان بەردەوام لەو کێشەیە بەردەوام لەو کێشەیە ئەوەی کە لە ناخانێ ناتوانن دەری بڕن ناتوان دەری بڕێن اینجا هەموو کەسەڵێ ئەوەی نابیست عەسەبیە دایماڵێن تووڕەن زۆر عەسەبین ئەڵم نا کێشەکە ئەوان نین کێشەکە ئێمە لیان تێناگەین کێشەکە ئێمە کە لیان تێناگەی ئەوەی لە ناکەن ناتوانن دەری بڕن ڕاستە دەمەوێت لێ بپرسم زانم لەگەڵ تەکنۆلۆژیا و فەیسبووکوانەیە چۆنە زۆر باش لەگەڵ طبعا زۆر باشە ئەوە چونکە تەنها پەیوەندیە
کە ئەم بتوانێت لە ڕێ ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەوە کە پەیوەندی بکات لەگەڵ نابیستەکانی هاوڕێ و برادەرەکانی و بەڵێ ڕێگەی کامێرەوە قساکەن تاوان بەڵێ لە ڕێگەی کامێرەوە قساکەن شەوێ ئیشم پێ بوو یەکسەر بۆ ئەم بەرنامێ خۆمە هەر لە ڕێگەی کامێرەوە بەڵێ منەوە من گەورەترین کێشەمە لەگەڵ نابیستەکان کە ڕوبەڕوومە بێتەوە ئەوە نییە هەتا حەدێکم داناوە هەتاکو هەشتی ئێوارە ئەڵم کامێرە قەینە ئەەکەمەوە لە دوای هەشتەوە کامێرە ناکەمەوە ئەونی ئیسراحە دەکەم وی نەکەم ئەڵم نایکەمەوە چیان ئەوێ کە تەلەفۆنێ بۆکەن یاخود داوای کامێرە لێ دەکەن یەکسەر تەمانەمان ڤیدۆ کۆڵەکەن یەکسەر کە جوابیان نایەمەوە هینێکم بۆ نێر هێمایەکی تووڕەبوونم بۆ نێرم بۆ جوابمان نایتەوە کێشەکانیان طبعاً کێشەکانیان زۆرە لەبەرەوەی کە خەڵکتیان ناگا ئێستا طبعا کێشیانە لەگەڵ نووسینە کە چاک بکەن یان شتێ بۆ بنێرن باشن بەڵام لە کاتی نووسینە ئامرازی پەیوەندی بەکار نایەنن ئێستا ئەڵێم من و تۆ ئەگەر من بە تۆ بڵم من ئەچم بۆ بازار ئەمنا من بازار من ئامرازی پەیوەندی ئەو بۆیە مانای نییە لەبەرەوە ئەو بەکاری ناهێنێت من خۆم تیانەکەم کە نووسین بنووسن خۆم تیانەکەم باش لە خوێندنا بۆیان باز نەکراوە یان بابا بۆیان باسەکرێ ئەوانەی کە قۆناغێکە بڕن ئەگەنە ئاستێکی وەکو ئەمان کە پۆلی دوانزە ئیتر وردە بەکارێنن بەس هەر لە ساسەونە بەکارێنن لە ساسەونە بەڵام ئەوانی تر جارێ هەت لەو قۆناغنە ئەوانی کە لە دەرەوەن کە قۆناغی تاشەشی سەرەتایەکەیان کن ئەوانە هەر هیچ بەکارینانن جاری وایە کە بۆ یەک وشم بۆ نووسێترە بێ من خۆم تێ بگەم بزانم خوشکەزاکانمەوان زۆر جار کە نامەکان خوێن پوری ئەڵە و چۆن تێگەی ئەڵە من خۆم تێگەم ئەزانم چییە اینجا کێشەیەکی کە کێشەکانیان چییە کێشەکانیان زۆرە ئێستا لێرە و ڕێز و سڵاوم هەیە بۆ مامۆستا ئەحمەد قامشی مەلا ئەحمەی قامشی کە کەسێکی چەند بەتوانایە کەسێکی چەند بڕوانامەی بەرزێ دکتۆرای هەیە خەتیبە لە مزگەوتێکە کێشەی هەزارەها کەس حەلەکە کوڕەکانی کێشەکە یانم بۆ لای من چونکە دوو کوڕی ناویستی هەیە هەمانە دایکی پارێزەرە کێشەیە یێتەوە بۆ لای من چونکە لێیان تێناگەن احتیمال شتێکی بەسیتیان لێ تێ بگەن بەس ئەوە نییە ئەوەی کە لە ناکانایەتیان بگەن لەم ماوەمانی 6 کۆڕۆنامە بۆ کۆڕۆنامە دایک و باوکێکە گریا سەعات 11شەوە ئەگریا ئەی مامۆستا بەزنی سەعات بێن بەلات ئەمە کۆڕۆنام هەیە من ترسم هەیە ئێوە بیگرن کێشەکان کێش تووشی کە ئەبەی هێن بوو دوای مناڵبوون بوو یعنی کێشەکانیان زۆرە یەکێکمان لەم ماوەی زەواجی کردبوو کێشەی هینیان بوو لەگەڵ هاوسەرەکە تەسەورەکەی دوای ئەوە یەکمان من خەریکبووم لەگەڵی دانیشتم قسەم لەگەڵ کردووە هەردووکیان نابیست بوون بەڵێ هەردووکیان نابیست بوون دوایی ئافرەتەکە وتی مامۆستا مناڵیشیە وتی مامۆستا من ئەو شتانەم نەزانیوە وتم ئەمە ئەرکەکانتە ئەمە مافەکانتە ئەبێ تۆ ئەمەش بکەی ئەوەش بکەی ئەی مامۆستا تا ئێستا نەمبینێ بیستوە تەمەنی 30 ساڵە یعنی کێشەکانیان زۆر بەداخەوە لە ناو کۆمەلگاشەوە لان نراون خێزانمان هەبوو مناڵەکەی نابیستە هەر شاردوێتەوە هەر نەیەک تێکەڵای کۆمەلگا بێت لەبەر ئەوە پەیمانگا زۆر بۆ ئەمان گرنگە بەداخەوە کۆمەڵی کە ڕووڵاڵەکان وەکو پێویست نییە وەکو کۆمەڵەکانی کە بتوانێت نابیستەکان کۆکاتەوانێ زۆر باش دەمەوێت پرسیارێکی لێ بکەم بزانم ئەم چەند ڕۆژەی پێشوو کە ئەو سەرکەوتنی بەدەستێنا و لەلایەن چاودێری کۆمەڵایەتی چەند جێتێکەوە دیاری پێشکەشکرا و ئاهەنگیان بۆ گێڕان تا چەند دڵخۆش بوو تا چەند وای لێ کردکە بەردەوام بێت لە خوێندن و لە سەرکەوتنی دیکە ئەگەر خوێندنیش نەبێت ئەڵێ لەلایەکە دڵخۆشە لەلایەکەوە پێ ناخۆشە چونکە لە ناو نابیستەکانە لەو پۆلەکەی خۆیانە هەش خوێنکار بوون بەس تەنها ئەم دەرچوو
بەس ئەم دەرچووە ئەڵێ خۆم بەتەنیا لەگەڵ کەسانی ئاساییە تۆزە خۆش نییە ئەڵێ بەڵام هەر دڵخۆشم کە ئەو یادانەکرااو کە ئەو دیاریانەی وەرگرتووە ئێستا کە لە هاتین لە ڕێگا پێم و دوێنش هینی هەبوو چاوپێکەوتنی هەبوو لە گەلی کوردستان ئیمڕۆ لێرەوتم بەیانی شەمانە وتی ئەوە چییە من زۆر بەناوبان بوو متم بەردەوامە بێت ئەبێت لە خوێندن ینی هیچ ڕێگرێکی لێ ناکرێت لە ماڵەوە یاخود خۆی هەرە و حەزیتەیە کە بەردەوام بێت و کاری بۆ بکرێت کە لە زانکۆ یاخود پەیمانگاکە بخوێنێت بەڵێ بە ئێستا هاتین لە ڕێگا پێی وتم حەزەکەم بەردەوام بێت ئێستا هاتن ئێستا کاتن لە ڕێگا وتی و ئێستاش دووباری کردوانێ وتی ئەبێ شتێکم بۆ بکەیت ئەگەر زانکۆ ئەوانە ژۆرم نەگرێ ئیش بکەم وتی من لە ماڵەوە دڵم شەقەبات وتی خوشک براکان هەمووی ئەڕۆن بە تەنیا چ بکەم لە ماڵەوە لەبەرەوە پێشتیش ڕاهاتوە لە دەرەوە هاتوە خوێندیەتی و بەڵێ ئەم تەنها ئەوەژنا لە بواری ئەندامە لە یانەی وەرزشی ڕۆژ بەڵێ لە تێنسا یەکەم بۆ لەسەر ئاستی سلەیمانی و کوردستان و عێراقیشە کەسێکی چالاکە زۆر ئیتر لەبەرەوە هاوینەکانیش نەمێشتۆ لە ماڵەوە بێ ئینان کردووە بەڵێ مامۆستاوی کە سەرنج بدەم جەنابەت زۆر زۆر تەعاملێکی نەرم و خۆشویستیانە هەیە لەگەڵیانە خوێندکاران تا چەند دڵخۆشن بەم جۆرە تەعاملە لەوانەیە کەسانێکی دیکە بن لە دەرەوە یاخود ئەوانەی کە لیان تێناگەن زۆر بە گرنگیەوە قسەیان لەگەڵا نەکەن یاخود تەعاملیان لەگەڵا نەکەن ئەمە تا چەند گرنگەکە بە گرنگی و بە خۆشەویستیەوە مامەڵەیان لەگەڵدا بکرێت طبعاً ئەمە زۆر گرنگە و لە سەرەتاشە باسم کرد خۆشەویستی یەکسەر ئەمان زۆر بەرامبەرەکە خوێندنەوانێ هەست بکەن کە کەسێک بە گرنگی و گرنگیان پێە بە خۆشەویستیەوە ئەوە زۆر گرنگە طبعاً ئەو خۆشەویستیە ئەو گرنگیەک من پیانەیەم کە ڕۆژانە ڕوبەڕوومە بێتەوە بەردەوام تەلەفۆنم بۆ کری و کێشەکانیان و وینەکانیان ئەیەنە ڕوبەڕوومە بێتەوانێ مامۆستا چەند مامۆستای دیکە هەن کە لەگەڵ بەڕێستا لەگەڵیانە بەردەوامن طبعاً ئێمە لە پەیمانگای هیوە مامۆستامان زۆرە لە پەیمانگای هیوە نزیکی 30 مامۆستاین هەر مامۆستایەکە بۆ بابەتێکە بەڵێ هەر چونکە ئێمە لە باخچەوە هەمانە لە باخچەوە هەمانە هەتاکو پۆلی نۆی بنەڕەتیمان هەیە چەندەها مامۆستامان هەیە یەکێک لەو مامۆستانە مامۆستا گوڵزارێکە لە سەرەتای کردنەوەی پەیمانگای هیواوە ئەو لەوەیە کە زۆر ماندووە ئێستا لە پسای بەشی باخچەکەیە کە چەندەها ساڵ کە ئەویش هەر وەکو من کە وەرگێڕانی کردووە لە محکەمە و لەم لاولەولا مامۆستا نەسریمان هەیە مامۆستا تەلارمان هەیە مامۆستا حەلیمەمان هەیە کە ئەمانە بەردەوام بێجگە لە ئەرکەکانی خۆیان کە وەکو مامۆستا کە ئەچنە ئەو شوێنانە کە وەرگێڕانەکەن بۆ نابیستەکان ئەمە پێ بڵێم زانم جگە لە زمانی کوردی لەگەڵ زمانەکانی دیکەیە چۆنەمە تایبەت ئینگلیزی ڕقی لێ چۆنە لەگەڵیان چۆنە ئەزانی زمانی کوردی ئەی لەگەڵ ئینگلیزی چۆن لەگەڵ زمانی ئینگلیزی چۆن كم اي عربي یەکەم ئینگلیزی لە ئینگلیزیەکە باشە چونکە زۆر جار کەنامان بۆ نێرە بە ئینگلیزی زۆر باشن ئینگلیزیەکە لە یەکەم ئینگلیزیەکە دووهەم کوردیەکە عەرەبیە لەنە زۆر کەم ئەرێ ناڵم ئینگلیزیەکە وەکو ئەوەی کە بۆ تۆڕە کۆمەڵاتەکان کە گرنگە تۆزێ مهتەم من پێوەی ئەوە باشە بەڵام وەکو عەرەبیەکە زۆر هینیان نییە هاوڕێتیان چۆنە لە بین یەکترا چۆن تەعاملەکەن ئەچنە سەردانی یەکترەکەن لەگەڵ بیزەکانی هاوڕێکان چۆن
طبعا لەگەڵەوانە دڵخۆشترن لەوانەیە بێگومان لەوانەیە لەگەڵ خێزانەکانیان ئەگەر بڕۆنە دەرەوە ئەو خۆشیە هەستی پێ نەکەن بەڵێ ئەڵێ ئەڕۆین سەردانیانەکەن ئەچینە دەرەوە ئەچین بۆ چاویلان ئەچین بۆ دەرەوە لەگەڵیانە لەگەڵ هاوڕێکانیانە پەیوەندی زۆر باشە لەگەڵ کۆمەڵ ئەو تقریبن ئەو ئەوانەی پۆلی دوانزەکە کە لەگەڵیانە بەردەوام ئەیان بینم کە ئەچنە دەرەوەکەی نەکەن ئەڵەکە چونێ دەرەوە کە هەمومان بێکەوە چینە دەرەوەی ترۆنێک کە قساکەی نەکەن کەسانی ئاسایی تر زۆر بەلایەن و سیرمانەکەن و مینەکەن و یەنە پێشەوە نزیکمانەوە ڕاستە خەونی چییە حەزەکات لە داهاتوودا ببێ بە چی؟ حەزەکە بەرنامەی کۆمپیوتەر ئەمان جێوەیە کە بتوانێت لەوە شارەزای بەرنامی کۆمپیوتەری دانێ شارەزای هەیە لە کۆمپیوتەرە؟ چ بەرنامەی؟ چ بەرنامەی؟ بەرنامەی داغڵکردنی ناو بەرنامەی تەندروستی نازانم بەرنامەکان چیە ئەوە کە هینەکە ناوی بەرنامەکە هی فۆتۆشۆپ و وێنەگرتنەوەوانە زۆر شارەزایە کامێرە نازم بەرنامەکان ناوی چیە بەس ئەڵێ لەوانە زۆر شارەزە زۆر باشە ئەمێ دوا پامی خۆی بڵێت پێخۆشە دەوروبەری چۆن تەعاملی لەگەڵا بکەنەوە پامی چییە؟ دوا قسەی خۆت داواکاری چییە لە خەڵکی لە دەرەوە داواکاری لە کۆمپیوتەر زانکۆ خەڵکی وەرگەر ئەڵی وەدارم کە ڕێگاکی ئاسان هەبێت کە بتوانێت بچێتە زانکۆ بەشی کۆمپیوتەر تەواو بکات داواکاریە دێت ئینشاءڵڵا ئەوساڵ دوا پامی خۆشت لێرە بگەینیت هیوادارم ئاسانکاری بکرێ بۆ نابیستان چ لە بەرنامەکانیانە لە بابەتەکانیانە چ لە ئێستا وەکو ئەم خۆی سۆزانوتی بەچێ بەو هەموو بربەستەی کە هاتە ڕێک و کە پۆلی دوانزەی تاوا کردو هیوادارم حکوومەت ئاوڕێکیان لێ باتەوانە کە ئەمان جارێکی کە دامەزرێنێتەوە لە ناو پەیمانگای هیواکانە ئەمان باشتر لە من و تۆ ئەزان کە مامەڵە بکەن لەگەڵ نابیستە پێویست ناکە کە من فەرمانبەرێکی تازە بێتە ناو پەیمانگاکە یا مامۆستایەک بێتە ناو پەیمانگاکە کە ساڵێک خول ببینێ هەتا فێری زمانی هێما بێ لەبەر ئەوە ئەمە یەکێکە لە داواکاریەکان کە حکوومەت ئاوڕباتەوە دوو هەم شت فەرهەنگی زمانی هێما کە ئەمە زۆر گرنگە خۆ دەزانی ڕۆژانە زمانی وشەی تازەیەتە ناو زمانەوانیەوە ئێستا ئێمە لە 10 ساڵ لەمە پێش نە سناپمان زانیەوە نە ئینستاگرام ئەو شتانەمان نەزانیەوە ڕۆژانە کە وشەی تازەیەتە ناو زمانەوانیەوە پێویستە کە هێمای بۆ دانرێ لەبەر ئەوە فەرهەنگی زمانی هێما زۆر گرنگە خۆزگەم شتێکیان ئەکرد بۆ ئەوان ئێمە تەنها فەرهەنگێکمان هەیە کە 2500 وشەیە خۆ دەزانی وشە کۆتایی نایە مالانی هەیە لەبەرەوە ئەوەش گرنگە زۆر باش زۆر سپاس بۆ مامۆستا بار مەحموود مامۆستا و ڕێنەری نابیستان سۆزان حاتەم نابیست و دەرچووی پۆلی 12 سپاس کە ئەمیانی بەرنامەکەمان بوو سپاس بۆ ئێوەش دەستان خۆش بێ بۆ ئەم بەسەرکردنەوەی بەڵێ بینەرانی عزیز دەچین لای ڤیتیەکە لە پارێزگای هەڵەبجە دووگەنج با خۆبەخشانە سەر چاک دەکەن پێکەوە بینەری دەبین
دوو گەنجی شاری پارێزگای عەرەبجا هاتوین وەنەی قەرانی دارایی و کەم دەرامەتی و کەم موچەی خەڵک و ئەم وەزع و کەوتۆتە کوردستانەوە هاتوین لەگەڵ ئەم گەنجە لە هەڵەبجە کارێکی مرۆڤانەکەن و سەرچاکردن کەن بە بەلاش بە بەرامبەر بێ و ڕژی ئاوایە جومان و ئێمە هەچ کاتی هەچ کەس بێوێ لە هەر شوێنێ بێ ئەمادەیەمان تایە لە هەڵەبجا بێ یا چەردەوری هەڵەبجە بێ ئەمادەیەمان تایە سەردانی بکەن و سەری بۆ چاکەن بەلاش بەڕای من ئیشێکی باشە هەر دەلاک بێ یا هەچ کەس بێ لە ئیشی خۆی و لە پیشەی خۆی و یارمەتی خەڵکی شارەکەی بە هەر کەسێ لە شارەکەی خۆی و یارمەتی خەڵکەکەی خۆی بات بەڕاستی کارێکی مرۆڤانە باشە هەتە دەلاک بێ یا هەچ ئیشێکی ترکات شەرتەوەی هاوکاری هەبێ لەناو شارەکەی خۆی و چەردەوری کەسەکانی خەڵکی کوردستان لە ڕاستی ئەمە کارێکی خۆبەخشی زۆر جوانە بە تایبەتی بۆ ئەمڕۆی کوردستان کە بارودۆخێکی نالەباری دارایی بەسەر خەڵکی کوردستان هاتووە پێم وابێ ئەم کارە کارێکە بێت لە زۆربەی بوارەکان یان پیشەکان بێتە کارێکی ڕەچەشکێنی تاوەکو هاوڵاتیان هەم سوود لە کارەکەیمان وەربگرن و ئەمانیش لە ڕێی پیشەکەیان و خزمەتێک بەم خەڵکی کوردستان بکەن. ئێمە وەک کاسبکارانی هەڵەبجە پارێزگای هەڵەبجە باڵێن پیشەمان دەلایشیە و بیرمان لەوە کردەوە کە یارمەتی کەسی با بڵێن و کەسانە بین کە توانای سەرچاکردنیان یا بڵێن باری ئابووریان لاوازە باش نییە هەستاین بە ئەم بیرەکەمان بوات کە بینە دەرەوەی دوکانەکە هاوکاری خەڵکەین شوێنێکمان دیاریکە لە ناو بازاری هەڵەبجە باخچەی پیران هەموو ڕۆژێکی هەینی لە کاتژمێر دوو لێرە بین دوو لێرە بین تاو کاتی پێویستکە و تاو کاتی خەڵک بێ سەری بە چاپی وار بەردەوامیشە بین لەم کارە تاو کاتی پێویستکە. بینەرانی عزیز بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی ڕۆژمان پێشکەشکردن بۆ هیواییکە سەرجەم بڕگۆواوەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی عزیز بێت تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.